ئێمە دوو جۆر کڕین و فرۆشتنمان هەیە. باشە؟ کڕین و فرۆشتنێک حازرە، کڕین و فرۆشتنێک قەرزە. ئەو کڕین و فرۆشتنەی کە حازرە چۆنە؟ کاوە دەست بەدەست پارایت و کاڵا وەرەگری، بە قەرزیشە دەبێ وابێ، نابێ بڵێ بە قەرز زیایە خەمە سەر، ئەوە بێ بە ڕیباویش. باشە؟ بۆی نییە بڵێ بە قەرز زیایە خەمە سەر، ئەوە دەبێ بە ڕیبا. بۆیە ئاگادار بن. یعنی رسول الله صلى الله عليه وسلم هۆشداری داوە کە پێش هاتنی ڕۆژی قیامەت ڕیباخۆری زۆر زۆرە بێ، ڕیباخۆری زۆر زۆرە بێ، حتا فەرمێ ئەوەی کە نایخوات وەزی ڕیبا چێ بەسەری، ئەوەشی کە نایخوا خۆی لێپارێزێت تۆزەکەی هەر چێ بەسەری. جاگەر دیقەت بەی چەندێک خۆ بپارێزی بە ناوی فایزەوە لە بانقەکان، بە ناوی عمولەوە لە جێگاکان، بە ناوی ڕسمیاتەوە لە دەوایرەکانە، لە عقار و لەو بابەتانی ترا لێ دووەرەگیرێ، هەر تۆزەکەی دەچێ بەسەرتا خۆ بتێونەتەوە. ئاگاداریش بن ڕیبا زۆر خەتەرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لە بخۆرەکەی و لە دەرەکەی و لە کاتیبەکەی و لە شاهیدەکەش، لە وەکیلەکەش لعنەتی لە هەمووی کردووە. و یەکێکیشە لە تاوانە گەورەکە، وەکو چۆن لە فەرمودەی صحیحە هاتووە کە الکەبائر یەکێ لەوانە ئەکل الریبا، خواردنی ڕیبا. جا ئەمانە فەرمێ لە قیامەتا چۆن زینوە بنەوە؟ کەلەذی